دیارە خۆتان نەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان 10 ساڵە کۆنگرەی نەبەستووە. دوای 10 ساڵ کۆنگرە بەستن بەو شێوەیە من پێم وایە هەر مجرد بەستنی کۆنگرە بەو شێوەیە سەرکەوتنێکی گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکەوتنێکی گەورەیە بۆ پرۆسەی دیموکراسی لە کوردستانە. و هەروەها ئێوە ئەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ئەم 10 ساڵەیە کۆستێکی گەورەی کەوت، ئەویش ماڵ ئاوایی کۆچی دوایی جەنابی مامجەلال بوو کە سکرتێری ئەو حیزبە بوو و سەرۆک کۆماری عێراق بوو. دوای ئەوە کۆمەڵێک مەشاکل و دردۆنگی و لێک زویر بوون و تا ئەندازەی لێکترازانیش لە ناو ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتیان ڕوویدا. دوای ئەو هەموو کارەساتە دوای 5 ساڵ 6 ساڵ لە دواکەوتن لە ئێستحقاقی دەوری کۆنگرە، یەکێتی نیشتیمانی کوردستان توانی کۆنگرە ببەستێ و لە ماوەی کە ئەمڕۆستی هەمڕۆژێتی کۆنگرە هەموو ئەو هەنگاوە سەرکیانەی کە پێویستە بینێ تێپەڕانوە. ئەمڕۆ کە من ئێستا لەگەڵ ئێوە ڕاوەستاوم تەنها دەنگدان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ماوە، ئەویش ئێستا پرۆسەکە بەردەوامە. دیارە ماوەیە کە بێ 5-6 مانگە بێ هەواڵانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی پێشووی یەکێتی خەریکی دانانی کۆمیسیۆنێکی باڵا بوون بۆ ئامادەکاری بۆ کۆنگرەی یەکێتی. دوای ئەوە کە ئەو کۆمیسیۆنە ئیشەکانی خۆی کرد، هەر یەکەم ڕۆژ لە یەکەم جەلسەی کۆنگرە ئەو کۆمیسیۆنە هەموو شتەکانی خۆی تەقدیم کرد و خۆی هەڵوەشانەوە. ئەو کاتە کۆمیسیۆنێکی تر بە هەڵبژاردن بوو بە سەرپەرشتیاری کۆنگرەکە کە پێک دێ لە جەنابی حاکم قادر و کاک ئەرسلان باییز و کاک دلێری سەیمەجی و بەندە و هەڤاڵ پەیمان. ئێمەش وردە وردە دەستمان کرد بە کارەکانی خۆمان. یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژمان زۆر باش تێپەڕان بە یەکەم تەحویلکردنی پەیڕەوی ناوخۆ بە تێگڕای دەنگی ئەندامانی کۆنگرە بۆ مناقەشەکردنی و پەسەندکردنی لەلایەن ئەنجومەنی گشتی سەرکردایەتی و لەلایەن ئەنجومەنی باڵای سیاسیەوە. دووهەم دانانی ئەنجومەنی باڵای سیاسی بە سەرۆکایەتی بەڕێز کاک کۆسەت ڕەسوڵ و ئەندامەتی 8 ئەندامی تر. ئەمەش یەکێک بوو لەو قۆناغە مهمانەی کە بڕیمان. سێهەم تەسبیتکردنی ژمارەی ئەندامانی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی لەسەر 121 کەس. ئەمانە قۆناغی زۆر مهمە بڕیمان و ئەتوانم بڵێم هەموو ململانێ و کێشە و ئەو دردۆنگیانەی کە بوو لە ناو ئەندامانی سەرکردایەتی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەموویمان تێپەڕان. ئەمڕۆژ لە بەیانیەوە خەریکی هەڵبژاردننی ئەندامانی ئەنجومەنی گشتی سەرکردایەتین. هەتا ئێستش پرۆسەکە بەردەوامە. تەسەورەکەین ئیشاڵا لە دەوری سەعاتەکانی 2-3 شەوایە پێشتر ئەو پرۆسەیە تەواو بێ و مباشر دەزەکەین بە فەرزی دەنگەکان و ئینشاءڵڵا بۆ سبەینێ نازانم ئەتوانم بڵێم ناتوانم بڵێم ساعتن، بەڵام ئەکید سبەینێ نەتیجەکان ڕاگەیەنی. من ئارامم لە کوردستانیوس. یانە کۆنگرەکە و کۆمتەنای باشە کۆنگرێکی گرنگە نەک بۆ تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش. کەشوهای کۆنگرە چۆن بوو؟ چۆن بەڕێوە چووە؟ لە هەندێک لە میدیا باسەوە دەکەن کە 8 دەنگدان بەردەوام، بەڵام باسی لە قایماکەن بازە کۆمەڵێک لە لیست دەکەن. ئەمانە تا چەند ڕاستە؟ بە کۆی گشتی ئەو پرۆسانەی کە ئەنجام درراوە لەناو ئەو پێڕەوانەیە کراوە چۆن بووە تا ئێستاش کۆنگرەی کارەکانی چۆن بووە؟ بەڵێ باشە. دیارە کۆنگرە تا ئێستا زۆر بە باشی ڕۆشتووە و زۆر بە ئاسایی ڕۆشتووە. تەنها هیچ خەلەلێک دەمەبۆڵەیەک کێشەیەک لە ناو هۆڵی کۆنگرەیان نەبووە لە درێژایی هەرسێ ڕۆژەکەیە کە تا ئێستا من لەگەڵ ئێوە قساکەم و هەمووی کارەکانمان زۆر باشە ڕوە. ئەوەی کە ئەشیڵێن من ئێستەوە ئیعلان یەکەم کە هێشتا پرۆسەی دەنگدان بەردەوامە. چ جای ئەوەی کە ئەنجام ڕابگەیەنرێ و دەرەنجام دەرجێ ئەم ئەشتانە هەمووی قسە و قسەڵوەکە و هیچی ئەسڵی نییە. پێشبینیەکەن کۆنگرەکەی تەواو بێ بۆ پێی کە ئێستا ئاماژە پێکرد جەنابتان کە پرۆسەی پێشبینیەکەی سبەینێ تەواو بێ. بەڵێ ئێمە سیر کە پێم وتی وتم ئێستا پرۆسەی دەنگدان بەردەوامە. پرۆسەی دەنگدان ڕەنگە تا 2-3 ساعتێکی تر ڕەنگە تا سعات 2 تەواو ببێ. ئەو ساکە مباشر هەر لە جێ خۆیان دەسەکەین بە پرۆسەی فەرزی دەنگەکان بە ئیشرافی 4 دادوەر و 6 محامی و
کۆمەڵێکی تر لە محقق عدلی و کاتب عدل کە هەمووی لە دادگای تیاوچونەوەی سلێمانی هاتوون بۆ سەرپەرشتی و ئیشە جگە لە خەڵکەکانی خۆمان هەیئەتەکەی خۆمان و هەروها هەمووشی لەسەر سکرین دیارە هەموو کەسێک ئەزانێ سەوتەکانی چۆنە هەتاوکنی ئەخزانانی کە دەردەچن دەسەڵاتەکانیان چۆن دەبێ ئەگەر تۆزێ بۆمان بەڵێ دیارە ئەوە وەک پێم وتی ئێمە توانیمان یەکێک لە هەنگاو گرنگەکان ئەوە بوو توانیمان مناقەشەی وردەکاری پەیڕەوی ناوخۆ تحویل بکەین بۆ ئەنجومەنی گشتی سەرکردایەتی و ئەنجومەنی باڵای سیاسی ئەوان وردەکارەکەی دوایی شیەکەنەوانێ لە کۆبنەوەکانی داهاتووی هەردوو سەرکردایەتەکە ئەتوان وردەکارەکەی لەوان وەربگرن. من پێشاڵم لە کەناڵی BMC باس لەوا کرد کە لە ڕۆژانی کۆنگرەیە چەند لە کەناڵی BMC لە هۆڵی کۆنگرە دەرکرا بێتنیانیان هێشت بێتە ژوورەمە تا چەندێک ڕاستەوە هیچی ئەسڵی نییە و باس لەوا کرێت کە سەرۆکیەتی دیاریەکرێت ئەتاوەکو ئێستا ناوێک دیاریکراوە بۆ سەرۆکیەتی جێگیرەکانی چەند جێگرێ بێت. بەڵێ من پێم وتی ئەو هەیکەلی سەرکردایەتی یەکێتی وەک پێم وتی ئەمە دوو مەسەلەی زۆر گرنگمان هەڵپێوەنا یا تێپەڕان ئەویش تهدیدکردنی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی لە 121 کەس و هەڵبژاردننی ئەنجومەنی باڵای سیاسی لەو 9 کەسە باقیەکەی وردەکارەکەی کاتێکە مناقەشەی هەیکەلەی سیاسی و ئیدارەی سیاسی قیادەی سیاسی یەکێتی ئەکرێ لە پەیڕەوەکە ئەو ساکە دەرەکەوێ سکرتێریە بێ یا سەرۆکیە بێ ئەو ساکە دەرەکەوێ تەوان هەمووی بە مناقەشە و بەدەنگدان چەند جێگیریە بێ لەوێ ئەو مناقەش یەکێکتان بەڵێ ئەنجومەنی سەرکردایەتی کەی کۆ دەبێتەوە وەچەنێکی دەبێتەوە بۆ پرۆسەی دیکە دیاری دەکات ئەمە لایەکی دیکە دیارە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوو کە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بەشێکی زۆر لە کادرانی یەکێتی باسەوە دەکەن کە ڕەنگە لە کۆنفرانسەکانی مەڵبەند ڕەنجانە بووە یەکێتی چی دەکات بۆ ئاشکردنەوەی ئەو حاڵەتانی کە لە ماوەی ڕابردوودا ڕوویداوە ئەمڕۆژی لەگەڵا بێت هەندێک لە بازنەکان کاندیدیان یەکەم کرایەوە هەندێکی کاندیدیان لێ زیاد کرا سیرکە ئەمە بەو شێوانە نییە کە جەنابەت باس جارێ مەسەلەی زویر بوون و ئەم شتانە کاتێککە من و تۆ زۆران بازی بکەین من تۆ بۆیە بێتەوە چونکە من نەکەوم ئەمە شتێکی تەبیعیە لە منافەسەیە یەکێکی باتەوە یەکێکی دۆڕێنێ ئەمە شتێکی زۆر تەبیعیە ئەوانش کە زویر بوون بێگومان بە ڕۆحێکی ڕاضی وەرێگرن و هەمووشیان ئاشتەکرێنەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم کەس دەرنەکراوە کەسیش نەکراوەتە دەرەوە قایمەش کەم نەکراوەتەوە بەڵکو ئێمە لە دوای هەموو تەدقیقمان دوێنێ شەویشت و چەند شەوانی پێشتریش تەدقیقمان لە هەموو ناوەکان کردووە ئێمە زەوابتێکمان هەیە بۆ بوون بە ئەندام بۆ خۆکان دیتکردن کە ئەو زەوابتێکیان مەسەرەن شادەی لەوە کەمتر نەبێ بۆ نمونە کە ئەو شادەکەی لەوە کەمتر بوو بێگومان ناوی ناخرێتە ناو کاندیدەکانەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرکە لە کاتی دامەزرانی لە ساڵی 1975 خۆی ناونا شۆڕشی نوێ بە شێوازێکی نوێ شۆڕشکردن ئەم جارەشیان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم سەردەمە بۆ سەردەمی عەولەمە بۆ سەردەمی تەواصلی ئیجتیماعی کە بەدەست ئێوەیە هەموو خەبەرێک فەورە نەگاتە جێی خۆی کە ئێستای بینی دیارە ئێمە ڕیتمێکی تازەمانە بێ ستایلێکی تازەمانە بێ فۆرمێکی تازە دروستەکەین کە من پێم وایە ئەبێ بەجێ ئومێد و چاولێکردنی هەموو حیزبەکانی تری لەسەر ئاستی عێراقیش و لەسەر کوردستانیش هەلە بەرەوە ئێمە 121 کەسمان هەڵبژاردووە بەناومەنەوە ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی ئەم ئەنجومەنی گشتیە هەموو ئۆرگانەکانی یەکێتی بە هەڵبژاردن بە تەفاهم سەرکردەکانیان سەرۆکەکانیان لە زمانی ئەم 121 کەسابێ ئەمە شتێکی تازەیە و ئەیبینی تازەگەرێکەشی هەر لە دوای یەکەم کۆبوونەوەی ئەم ئەنجومەنەوانێ دەرەکەوێ ئەوان چێکەن کاگمەلایەسێمە ڕۆژیان لە ڕادووینەوە بەتایبەتی لەگەڵ دەستپێکردنی کۆنگرە و کونێبوونەوە هەیکل دابشنەوەی هەیکەلی حزبەکە و هەروەها گۆڕانکاری لەو کاتدانە تا چەند کاریگەری خۆی دەبێت بەتایبەتی بۆ گۆڕینی کەسایەتیەکان یاخودەوەیە کە ئەم کەسایەتانە بە ناوی جیاوازەوە واتە بە ناوی ترەوە هەمان پۆستەکانی پێشووتر کارەکەن لە ناو یەکێتیە ئەوانە بەو شێوەیە نییە کاکە من با پێت بڵێم سێرکە ئێمە نۆ کەسمان بردوێتە ئەو ئەنجومەنی باڵای سیاسی ئەو ئەنجومەنی باڵای سیاسیە کاری خۆیەکە باقیەکەی ترشی هەمووی خوێنی تازا بێ فکری تازا بێ عەقڵی نوێ بێ بە شێوەیە بتوانێت کە لەگەڵ ئەم زەمان و زەمینەی کە ئێمە تیای بتوانێت ڕێبکاوە بتوانێت ئیدارەی حیزبەکە و ئیدارەی هەرێمی کوردستان و عێراقی بکارێت ئەو ئەنجومەنی باڵای سیاسی کە دروست دەکرێتەوە کەسە دەسەڵاتەکانی چۆنە بێت بۆی کە بازەکرێت دەسەڵاتێکی کارتۆنیە بێت هەندێک شوێن ئەم قساناکرێت ئەمە لە زاری خۆتەوە باسی ئەوکەی دەسەڵاتەکانی ئەم دەستەیە چۆنە
لە زاری منەوانێ بیبیستە وەکو بووکە ئەم ئەنجومەنە لەگەڵ ئەنجومەنی گشتی سەرکردایەتی وەک پێموتی ئەمانە هەیکەلەکەی لەناو پەیڕەوی ناوخۆیاندانرێ ئێمەش پەیڕەوی ناوخۆ بە ئیجماعی کۆنگرا تەحویلمان کرد کە ئەوان مناقەشەی بکەن خاڵ بە خاڵ و لەسەری ڕێبکەون و پەسەندی بکەن ئەو ساکە دەرەکەوێت دەسەڵاتی ئەم چەنێ دەسەڵاتی ئەنجومەنەکە چەنێ کاتێکە لە بینی ئەوانە چەندین کۆبنەوە بێ بکرێت ئێستا هەموو مەوزوعەکان تەنها کۆنگرە تەواوە بێسبینێ ما باقی زۆربەی ئیشەکانی تر ئەکەوێتە لای ئەنجومەنی باڵای سیاسی و ئەنجومەنی گشتی سەرکردایەتی خۆکاردیزکردن بۆ ئەنجومەنی گشتی سەرکردایەتیدا هەندێک لەو کەسانی کە پرۆ پۆستی سەربازیان بوو کشانەوە کاری کشانەوە کەچەوە ئەم کەسانە دواتر لەناو حیزبە چۆن شوێنیان بۆ دەکرێتەوە بۆ پیکە ئەو پۆستی سەربازیانەوە بۆیە نامپارە تۆ خۆت وتە پۆستی سەربازیانە ئیتر پۆستی تری چی ئەو کە خۆی پۆستی سەربازیە بوو یعنی لە پۆستە سەربازەکەی خۆی ئەمێنێتوانێ وەکو فەرماندەیەکی سەربازی بەڵێ باس لەوە دەکرێتەوە لە بۆ پۆستی سەرۆکیەکەتی چوار جێگر دەبێت لەو چوار جێگرەدا تا چەند ئافرەتە دەکەن بە جێگری سەرۆکیەکەتی من ئەوەم باس کرد جوابی ئەوەم داوە دوسێ جار و پرسیارنەوە پرسیارکەوتم دانانی هەیکەلەی یەکجاری لە سەرۆک و جێگرەکانی لە دەسەڵاتەکان هەمووی ئەمە ئەکەوێتە مناقەشەی پەیڕەوی ناوخۆوە ئەویش تحویل کراوە بۆ هەردوو ئەنجومەنەکان ئەنجومەنی باڵای سیاسی و ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی